حاڵە حواڵەتۆنا ئەی گەورەی سۆفیەکان ئەو کەسەی وەک فریا ڕستێک چووی بۆ لای کۆرپاکان توانی راشتی و لێبوردن نێوان پانداڤەکان و مۆزەکانیان بەرقەرار بکەین ئەبێ و پاشا نازدارە چۆن تامی بەختەوەری بچێژێت لە کاتێکا تۆ ئاشتی و بەرقەراریەوە لاشەی مردووەکان هەر وەک درەختێکی 20 ساڵ بەرز بوونەتەوە هۆشدار سەرۆژوور بوو بشینەکان و ماداکەکان کەوتنە وێزەی یەکتر سڵاوتان لێبێت 27 سێ و ڕۆژی جیهانی شانۆیە هاتوومەتە پەیمانگای هونەرە جوانەکان دەمەوێت ڕای شانۆکاران و ئەو کەسانی لە شانۆدا بەشداری دەکەن بۆتان بگوازمەوە بزانم پەیامیان چییە؟ لا دەرهێنانی خوێندکار سەهەند سەروەر بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر کاتژمێریانزا لە هۆڵی بەدیان بەناوی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانیەوە پیرۆزبایی ئاراستەی سەرجەم ئەو شانۆکارانەکەم کە بەڕاستەقینە شانۆ ئەکەن بەبێ هیچ بەرژەوەندیەک بە ڕۆح بەجەستە بە هەموو شتێک کە لەسەر ستەیجەیان بینم پیرۆزباییان لێکەم هیوادارم بەردەوام بن لە ڕووی ئەو بێنازی کە هەیەە هیچ شتێک خاویان نەکاتەوە شانۆ ژۆک و سەرجەم بوارەکانی تر لە قەیرانە وازەحە کە ئێمە لەناو هۆڵێکی ساردا لەناو شوێنێکی زۆر زۆر بێ کوالیتیە 4 مانگ 5 مانگ پرۆڤاکەین بەبێ هەمووی لەسەر ژیانی خۆی هەمووی لەسەر ڕەوشت و خێزانی خۆی کە ئەبینین 4 مانگ لە قاعەیەکە بەبێ هیچ بەرنامەرێک لە دواییان نمایشەکات ئەبینی بینەرێکی زۆر کەم کە ئەمەش بەشێکی لەناو شانۆکارەکان خۆیانایە بەشێکیان کوالیتی شەکانە بەشێکیان ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات کۆتاشت بۆی گرنگ بێ شانۆیە ئەبێ ئەنجام ببەخشێت کەواتە ئێستا پێم وڵێ بزانم ئارەزووی چی بکەیت لە ڕۆژی جیهانی شانۆیە لە 27 سێە پیرۆزبای خۆم ئاڕاستی هەموو هونەرمەندانەکەم و ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو هونەرمەندەکان پیرۆز بێت بەجددی ئەو چێژ و تایبەتمەندی کە لە شانۆیە هەیە چکە ڕووداوەکان ڕاستەوخۆ ڕوەیەن ڕووداوەکان ڕاستەخۆ بەربینە دەکەوێت جیاوازە لە فیلم و سینەمایە و شانۆ چێژ و تایبەتمەندیکی لە ڕادە بەدەری خۆی هەیە کە جیاوازە لە هەموو شتەکانی کە من ئەمڕۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە هۆڵی ئەزمون توانیم نمایشی شانۆی مەرگی کریشنا لە نووسینی جان کلۆد کارێری و ماری هێلێنیا ئیسیانە لە وەرگێڕانی مستەفا قەسیم پێشکەش بکەم کە ئەزمموی قۆناغی چوارەمی دەرهێنانمە ساڵانە کارنامەی دەرچوون پێشکەشەکرێ ئی قۆناغی پێنجەم دوا بەدوای ئەوە ئەزمموی قۆناغی چوارەمی دەرهێنان پێشکەشەکرێ من ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە نمایشەکەم لە 27 سێ ڕۆژی جیهانی شانۆیە پێشکەش کرد زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ توانیم نمایشێکی لەو جۆرە پێشکەش بکەم کە ڕاستەوخۆ بینەر بەشێک بن لە ڕووداوەکان و بینەر بەرکەوتنێکی جیاوازیانە بێ وەک لە نمایشەکانی کە 27 سێ ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شانۆکارانی کورد پیرۆزەکە لەم ڕۆژە ئاواتەخوازم کە شانۆ لە کوردستانە ئاوڕێکی جددی لێ بدرێتەوە و ساڵ بە ساڵ کاری باشتر و نمایشی باشتر بێت بۆ ئەم ساڵانەی ڕابردوو و داهاتوو هەستەکەم باشتر بووە ئیشی جددیەتە پێشەوە یعنی ئەتوانم بڵێم ساڵێکی باشە و باشیش بەڕێوەیە ئەوەی ئێستا پاشایە دواترە بێتە نۆکەر کاتی پاندافەکانیش بەسەر چوو ئەرکەکەیان تاوا بێ بڕۆن